بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سڵاوتان لێ بێت بینەران و بیسەرانی ئازوو خۆشەویستمان لە پۆدکاسێکی دیکەدا هاتینەوە خزمەتان. میوانی ئەمجارمان مامۆستا سەردار ستارتی لە کۆیی کە باز لە قۆناغەکانی ژیان و وێزگەکانی ژیانی خۆی دەکات و لەگەڵیشیدا باز لەوە دەکات کە کار و پرۆژەی ئەوان چ دەبێت لە پەرلەمانی کوردستان لە خولی داهاتوی پەرلەماندا. مامۆستا یان زۆر بەخێر بێ، سپاس بۆم دەرفەتە. سپاس بەناوی خۆی گەورە میهرەبان، سپاس بۆ بەڕێستان. خوا سەلامەت بی. مامۆستا دەمەوێت لەوە دەست پێ بکەین کە بەڕێستان ئەزمموی ژیان قۆناغی ژیانتان چۆنی بووە گەر بۆمان باس بکەیت. سەرەتا بەناوی خۆی گەورە میهرەبان، الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحبه أجمعين. دیارە من ناوم سەردار ستارتی لە کۆییە، دانیشتووی کەلاری ناوەندی ئیدارەی گەرمیانم، قەزای ئیداری گەرمیانم. ساڵی 1976 لە گوندی لە ناحیەتی لە کۆ لە گەرمیان لەدایک بووم تا پۆلی 5 لە ئەو ناحیە لە قوتابخانە خوێندومە، پاشان لە پرۆسەی ئەنفال یەکەم قۆناغی پرۆسەی ئەنفالە لە ساڵی 1970 کە گوندەکەمان ئەڕوخێ دێنە کەلار. لەوێەوە لە ساڵی 1970 قۆناغێکی نوێی ژیانم دەست پێکا بەوەی کە گرنگی بە وەرزش ئەدەم. لە ساڵی 1970 تیپێکم دانا، هەرچەند ئەو کات تەمەنیش مناڵ بوو، بەڵام لەبەرەوە ئیمکاناتی مادیم باش بوو الحەمدوللا ماڵەوەمان هەڵسام تیپێکم دروست کرد، تیپی شێرۆ. هەموو پێداویستەکانی خۆمم کڕی و خۆم ئامادەمە کرد، ئەوەی وای لێ کردە خەڵکێکی زۆر گەنجێکی زۆر دەوریاندام. سپاس بۆخوا تا ساڵی 1995 ئەو تیپە بەردەوام بوو. دوجار بەشداریتانە کرد لە خولەکان؟ بەڵێ زۆربەی ئەو خولانەی کە بەشداریمانە کرد لە خولە میلیەکانە بە تایبەتی پێمان نەوجوانان یا ئەشبالمان پێوت بەشداریمانە کرد. و دوجار لە ساڵی 1996 تا 2000 چوومە ناحیە ڕزگاری، ماڵمان چووە ناحیە ڕزگاری، لەوێ بووم بۆ ئەو ماوەی لە ژیام. تیپێکی ترم دروست کرد بە ناوی تیپی هێمنەوە. لە تیپە میلیەکانی ناحیە ڕزگاری گەشتە قۆناغی کۆتایی، ینی تەنانەت لە یەکێ لەو خولانەی کە لە بیرمە بەشداریمان کرد لە تەک تیپێکی ناحیەکە بە ناوی تیپی نەورۆز کە تیپی برادرانی حیزبی شوعی بوو. ئەو کاتێش ئێمەش زیاتر با بڵێن ئەیانوت ئیسلامیەکان، با بڵێن زیاتر ئینتمایەکی دینیمان بوو، پەیوەندیەکی دینیمان هەبوو. لەو خولا بەشداریمان کرد گەینە کۆتایی، بەڵام بەداخەوە لەوە ئەوان لە کۆتای لە لێدانی پەنارتیە دۆڕانمان با بڵێن ئەوان بردیانەوە. ئەمە لە بواری وەرزش. بەڵێ فەرموو. هەر لە گەنجیدا یاخود قۆناغەکانی دیکەدا کاری بانخوازی کاری پەروەردەی تان ئەنجام داوە؟ ینی ئەو سەردەمە ئەی خواست لەگەڵ ئەو بابەتە وەرشیانەدا ئەوەش ئەنجام بدەن؟ بەڵێ وەڵا ئەوە بابەتێکە زۆر جێی سەرنجە، ئەبێ گرنگی پێ بدەم و باسیشی بکەم. سپاس بەخوای پەروەردگار لە ساڵی 1991 کاتی ڕابوونی ئیسلامی و دوای ڕاپەڕینەکەی گەلی کورسان، سپاس بەخوا پەیوەندیم کردە ڕابوونی ئیسلامی و ئەو کات بزوتنەوەی ئیسلامی بوو و لە دەرس و دروسەکانە الحەمدوللا دەرس و دروسێکی باشمانە خوێن، قورئانمان خوێن، دوای جوزئی ئەمەمان خوێن. ئەمە وای کرد وەرزشەکەمان تێکەڵ کرد لە دەعوە و بانگوازە. زۆربەی ئەو گەنجانەی کە ئێستا گویان لێمە الحەمدوللا سپاس بەخوای پەروەردگار هەمویان هاتنە ناو جەلسەی قورئان خوێندنەکەمانەوە. سپاس بەخوا دوایی وا دەرس و تیپەکەمان ئەیانوت تیپی ئیسلامیەکان بۆ ناوبانگمان دەرکرد. و تەنانەت ئێمە لە 91 تا بڵێن 93 جۆرە لە ئازادیمان هەبوو، بەڵام لە دوای ئەو قۆناغە ڕووداوی زۆر نەخوازرا و ناخۆش و ناڕەحەت تووشمان بوو. تەنانەت لە ناو ساحەی تۆپانە یاریمانە کرد، بابژین ئاهاتن ئیهانەیانە کردین، تهدیدیانە کردین، ئەگیریا لێمان. ئێمەش پابندبوونێکی ئیسلامیمانە بوو، جلوبەرگی ئیسلامیانەمان لەبەرە کرد جیاواز بین لە ناو تیپەکانە. ئەوە لەلایەکی تر لە بواری قۆناغێکی تر لە ژیانم دەست پێکا کە قۆناغی خوێندن بوو. ئەوە بوو کە با بڵێن گرنگیم بە قوتابخانە ئەدا و من وەکو قوتابیەک ئەم خوێن، بەڵام ئەرقەلە و کێشە و گیرگرفت ڕوبەڕووم زۆر ئەبووە. تەنان بەسەراتێکی سەیر و سەمەرەتان بۆ ئەگەڕمەوە کە باس یەکەم جێی تێڕامان و جێی بەڕاستی جیلەکانی دوای خۆمان بیری لێ بکەنەوە ببیسن وەکو معجزە وەکو شتی غەریب باسێکن. ئێمە لە ساڵی 1993 دیارە شەڕێکی نەخوازرا و ڕوبەڕووی
ئەو کاتی بزوتنەوەی ئیسلامی بووە ئێمە لە قوتابی بووین تەمەنمان شمولی چەکداری ناکرد بە هەرچەنە ڕۆیشتین بەشداری ئینزار و شەڕەکانمان ئەکردوە چوین ناویوە بەڵام بێچەک بووین ئەمە هیچ چەکدار نەبووین تەمەنمان هی ئەوە نەبوو چەکەڵگرین بەڵام هەر ئەچوین بەشداریمانە کرد دوای لە قوتابخانە آخر قۆناغ ئەوە بوو ڕۆژێکیان مامۆسایەکمان بە سەراتێکی زۆر سەیرە مامۆسای عەرەبی بوو ناوی نابم لێرە طبعا ئیمتحانی نیوەی ساڵ بوو پرسیارێکی یاوردە پرسیارەکە ئیعراب بوو ئەوە تانی ئاڵێ ئیعرابی ئەمانە ئیعرابی ئەم جملەی خوارەوە بکە جملەیەکی عەرەبی یاوردووە یوقاتیل عەدووە فی شەرقی کەلار دژمنەکانتان بکوژن لە ڕۆژەڵاتی کەلار ئەو کات با بڵێن مەقەڕی بزوتنەوەی ئیسلامی بارگای بزوتنەوەی ئیسلامی لەو شوێنە بوو شەڕ بوو ئەویش ئەوە یاوردو ئەبێ تەرکیشی نەکەن جوابیشی بدەنەوە زۆر ئیهانەیەکی ناخۆش بوو بۆ ئێمە ینی زۆر قورس و لەسەر دەروونمان ینی من تا ئێسێش ئەو ئەسی لەم هێڵاوە هەروەکو شتێکی ئەرشیفی هێڵامە تۆ نەک بۆ خوانەخواست مامۆساکە بەڵام دیارە سیاسەتی حیزبی ئەو کاتەوە ئەلمانیەکان تەنانەت کاریگەری لەسەر پەروەردە و پرۆسەی پەروەردە هەبوو. زۆر باشە مامۆسایان ئەو سەردەما چ شتێک ناڕەحەتی ژیان بوو لەو سەردەمەیە ئێستا بۆ نمونە لەم سەردەمی ئێستاماندا خەڵک دەناڵێنێ بە بێموچەی مانی مافی سەرەتایی بێ ئاوی کارەبای نەبوونی کارەبانی ئەم شتانە ئەو کاتانە ینی چۆنی بوو زیاتر خەڵک ناڕەحەتی چی بوو گیرۆدەی چی بوو؟ باڵێ وەڵا دیارە ئێستا بۆ نمونە ئەو کات لە ڕووی ئابووریوە خەڵک لە ئەزمەیەکی خراپە بوو ناڕەحەت و وەسە بەڵام وردە وەزئی ئابووری باش بوو بەڵام شتێک بوو ئازادی نەبوو بە تایبەتی بۆ ئیسلامیەکان بۆ ئەوانەی کە خەڵکێکی دیندار بوون ئەهلی مزگەوت بوون جاری وا بوو خەڵک هات بۆ مزگەوت هەر ئەهلی مزگەوت و گەنجێک و هات بۆ مزگەوت ینی ڕێگریان لێە کرد ینی ئەوە نەبێبێژی پەیوەندی بە ڕێخستنی بزوتنەوەی ئیسلامی یا یەکگرتووی ئیسلامی وابێ بەڵکو هەر ڕێگریانە کرد هاتنوە سیارە تەنانەت حاڵەتێکی زۆر ناخۆش و نوێژی لەیلەتو قەدرەکان نیانێڵا لە مزگەوت بکرێ ئازادی نەبوو ئازادی دینداری نەبوو من ساڵی 2001 بۆ 2003 لە پەیمانگای مامۆستایان ئەم خوێن طبعا لەو ماوەی 3 ساڵا خۆی پەیمانگا بە 2 ساڵ تەواو بێ بەڵام بەداخەوە من بە 3 ساڵ تەواو کرد هۆکارەکەی ئەوە بوو بڕواتان بیانی تەنها پابندبوونم بە دین و پابندبوونم بە جەمعێکی ئیسلامی و ینی ئەو کات ینی پابندبوونم بەو کۆمەڵی دادگەری ئەو کات کۆمەڵی ئیسلامی بوو ئەو وای کردە بڕواتان بێ لە 1 دەرزا لەمە حەدا خستمیان لە 1 دەرسا ینی هیچ تەلەبەیە ناکەوتە نامن کەوتم ینی دەرنەچووم و بەڕاستە حساب کرام و ساڵێکیشم فەوتە ینی هەرچەنە من سەرقاڵی ژیانی خۆشم بوومەوە نەبێ بەژی کار و چالاکیەکانم ئەوەنە کاریگەری بێت و لە هینیەوە بکەن بەڵام هەر ئینتیمایەک وایە کێشە و گیرگرفتیان تەنانەت لەو کاتانە لە ناو پرۆسەی خوێندنە هاتنە ناو پەیمانگاوە با بڵێن حزبێکی ئەلمانی هات چیە کرد لەوێ هەموو خەڵکەکەی داناویت کۆبوونەوەمان هەیە کێ لەگەڵ ئێمانە با بچێتە دەرەوە نەک ئەوەی کێ لەگەڵمانەیە بابێت ئێمە چەند تەلەبەیەکی کەم 2 تا 3 تا 4 5 دەرەچوینە دەرەوە باقی تەلەبەکانە بە ناچاری ئەهێشتەوە کۆبوونەوەیان پێکردن ناو پەیمانگا ئێستا دەستی حیزب زاڵە ئەو کات زاڵ بوو ئێستا بە شێوازێکی ترە زیاتر تەشەنیان پێدا و تەنانەت هەموو پێگەکانی پەیمانگا و حرەمی پەیمانگا و زانکۆ بە کۆنتترۆلکردنی مامۆستایان و بەڕێوەبەرەکان وانە توانیانە زیاتر هەیمەنی حیزب زاڵکەن بەسەریە مامۆستا سەرم زیانی ئەو سەردەمە نەوەدەکان تا کۆتایی نەوەدەکان 2000 ینی کۆنە بە بەراورد ئێستا ینی ئەو کێش و گرفتانەی کە ئەو کاتە بوونیانەوە لە نەبوونی کارەبا ئاو خراببوونی دارایی خەڵک موچاگەر هەبوو بەیان کەم بۆیانەوە نەبووە بەڵام ئێستاژەوە تا دواکەوتنی موچە ینی ئەوە چەندی ساڵمان بەڕێ کردو کە چی سێرەکی ئەم کێش و گرفتانی ئەو کاتەش هەر تاوەکو ئێستاژە بەردەوامە لە کاتێکا لە پێشکەوتوترین سەردەمان ینی بەڕاستی لە هەموو ڕوویەکەەوە خۆی سیاستێکی لە ئیدارەدانی وڵاتە سیاستێکی ئەلمانیەکانە دیارەوە سیاستی مسلمان نییە ئەڵێ خەڵ سەرقاڵکەن بۆی کەوا کێشە و ئەزمەت بێرنە پێشە بۆی نەیپەرژێتە سەر بیرکردنەوە بۆی نەیپەرژێتە سەر
شۆڕش و خەبات و تێکۆشان و دژی گەندەڵی ڕاپەڕێ هەر جاری بۆ نمونە دانیشتن ئێمە چۆن پلاندانین بۆ بەڕێوەبردننی وڵات بۆ بەڕێوەبردننی کارێکی ڕێخستنی کارێکی پەروەردەی ئەوان پلاندانن لە ساڵەکە بۆ نمونە هەر دوو مانگ و ئەزمەیەک دروستەکەن بۆی خەڵک سەرقاڵکەن یەکێ لەوانە ئەزمەی بێکارەبا ینی چییە لە وڵاتە تۆ کارەبا نەبێ معقوڵە تۆ ینی بەنداوت هەیە تاقەی شەمسی توانێ وزەی خۆرمان زۆرە ینی هەرێمی کورسان باشترین سەرچاوی وزەی کارەبا هەیە بەڵام ینی جێی پرسیارە بۆچی ئێمە تا ئێستا بێکارەبین ئەمە خۆی بۆ خۆی کێشەیە ئەمدەن دروستەکرێ یەکێ لەو گرفتانەوە بووە ینی کێشە زۆر و لەو سەردەمانە خەڵکیان سەرقاڵە کرد بە شتی لاوەکیەوە شەڕی ناوخۆ شەڕی ئەملاولایە کێشەی وا بەسییتیان گەورە ئەکردو وایە نەکرد 2 ساڵ خەڵکە سەرقاڵە بوو پێی و ماوەسان باست لەوە کرد کە لە هەنی وەرزشیت ینی زۆر گرنگی پێدەدات تا چەند هەر ئەرنی بەردەوام ئێستاش هەر بەردەوامی بەڵام من تا 2000 تقریبا 5 بەردەوام بووم لە وەرزش بەڵام با بڵێن چالاکیەکانم لە وەرز جۆس 180 لە گۆڕی بۆ بەشی پەروەردە و بانگاواز و دوجاریش با بڵێن بەشی پەروەردە و بانگواز و لە ئێستایشە چوونە ناو سیاست و بەقوڵی ئیشکردن لەسەر ئیدارەدان و سیاست و ئەو بابەتانە چیم کردە بۆ نمونە من لە تقریبا ساڵانی 2015 بەرپرسی بەشی پەروەردە بەشی کارگەڕی مەڵبەند بووم مەڵبەندی گەرمیانی کۆمەڵی دادگەری بەشی پەروەردە و بانگواز زۆر گرنگی بە بواری پەروەردەدا لە بواری پەروەردە جگەلەوەی کە من لە 2003 کە پەیمانگام تەواو کرد ڕاستەوخۆ دامەزرام لەسەر وەزارەتی پەروەردە و مامۆستاشم تا ئێستا بەڵام هەرچەنەوە جێ ئاماژە پێکردنە لە 2000 با بڵێن پار ئەم ساڵ جارێکی تر گەڕامەوە بۆ زانکۆ بۆ ئەوەی کەوا گرنگی بە خوێندن بدەم لە بواری پەروەردە زۆر قوڵ بوومەوە زۆر قوڵ بوومە بەرنامەی پەروەردەی مەیە تەنانەت 11 ساڵ لە بەشی ڕادیۆی کۆمەڵ ڕادیۆی گەرمیانی کۆمەڵی دادگەری بەرنمەیەکی پەروەردەین بوو 11 ساڵ بەردەوام بووم لەسەری ئێستا چی خوێنیت ئێستا لە زانکۆ ئێستا لە بەشی با بڵێن لە زانکۆی گەرمیان بەشی کۆمەڵایەتی ئەخوێن ئەم ساڵ مەرحەلە دوم ئینشاءڵڵا یاخواتە من درێژی دەستە خۆش بێ ینی مەشتێکی زۆ جوان و گەورەیە ینی خوێندن فێربوونی زانست و زانیاری بەتەمەن نییە و جەنابەت ینی زۆر تەبیعیە و لە قۆناغی دوی زانکۆیت ینی ناشتێدا بەبڕی لە زانکۆ پەیامەت چیە بۆ گەنجان ینی لەو ئەزمموی خۆتا لە پرۆسەی خوێندنە من کاتی خۆی حەزێک و خولیایەکم بوو ئەموت خوێندن ئەڕۆم قۆناغەکانی خوێندنە بڕم هەتاوەکو بتوانم بەڵام لە ساڵی 2005-2006 فۆرمیان تەوزیع کرد لە پەروەردە با بڵێن لە وەزارەتەوەتیان ئەوانەی کە مەحەدیان تاوا کرا توانن بخوێنن چەند کورسیەک ئەبەخشیرێ با بڵێن بۆ خوێندن بە تایبەتی بۆ مامۆسان ئەو ساڵانە دوو ساڵ لەسەرێک فۆرمم تەسلیم کرد بەڵام هاوڕەکانم تەواویان کرد و وەرگیرە کەچی ئەوی من نەهاتوە پرسیارم کرد دوجار مۆزەفێک چوون پرسیارم کرد وتی کاکە هەر لەوێ فۆرمەکەی تویان کوتە کردێ دڕیە ینی ئەوەنە دژایەتیانە کردەوەنە بەس لەبەرێکە لە کۆمەڵی وڵا بەس تەنها لەبەرەوەی ئینتمای دینیم بوو زیاتر پەیوەندیمە حیزبێکی ئیسلامی وە بوو کە کۆمەڵی ئیسلامی ئەو کات بوو ئەوە زیاتر وای لێ کرد ینی جۆرێ لە تێنەگەیشتن بوو بەڵام ئێستا ئەوە گۆڕاوە ئەو دژایەتێک گۆڕاوە بۆ شێوازێکی تر بۆی هەر ئەو خولیامە بووە جارێکی تر گەڕامەوە بۆ زانکۆوە بۆ قەنەعەتم وایە بۆ ئەو گەنجانەیەکەوە لە خوێندنان یا بێهیوان لە خوێندن بێهیوامە بن بڕاتان بێ خوێندن ڕۆژێتێ ڕۆژگارێتێ ئینشاءڵڵا خوێندن وای لێ بێتە سوودی هەبێت و سیستەمی حکومڕانیە وڵاتیش ئینشاءڵڵا ئەگۆڕێت و ئەیشی گۆڕین ئینشاءڵڵا ئەزمموی جەنابتان لە کاری سیاسی و ڕێکخراوەی لەنێو کۆمەڵی دادگەریداوە لە گەرمیان کار و چالاکیتان چۆنە مامۆستا بەڵێ دیارە من وەکو مامۆسایەکی ناڕازی وەک چالاکوانێکی مەدەنی و ئەندامیشم لەو ئەنجومەنی مامۆسایانی ناڕازیە لا یزال ئەنجومەنەکەیش باڵێ ئەنجومەنێکی سربەخۆیە من ئەندام بووم تیا بۆ لەبەرەوەی 11 ساڵی ڕێک لەسەر شەقامین بۆ داواکردنی کەمترین مافی سەرەتایمان کە موچەیە ئەنی ماقوڵە تۆ موچە لە وڵاتێکە ژێرخان و سەرخانی ئابووری بەهێز و بەڵام
موچەت نەبێ ینی ئەمە وەکو مەتەڵ وایە وەکو کارەساتێکە بەڕاستی نەوەکانی دوای خۆمانۆک و چیرۆکی ئەفسانەی باسیکەن چونکە بەڕاستی تۆ تەماشاکە ئێمە لە نەوت هەمانە لە غاز هەمانە لە کارەبا هەمانە لە نازانم کشت و کاڵ و زەوی زراعی هەمانە بەڵام تۆ بێی تا ئێستا نەتوانی موچەی فەرمانبەران و مامۆسایان دابین کرد لە شەقامە من وەکو کەسێکی چالاک بەردەوام لە شەقام و لە خۆپیشاندانەکان بەشداریم ئەکرد و ئێستەیش با بڵێن لا ئێزال بەردەوامی لە ڕوبڕونی ئۆستەم و زوڵمەی کە بەرامبەرمانە کرێکە بڕینی قوت و موچە ئێمەیە تەنانەت ینی پلەبەرزکردنەوەی مامۆستا شتێکی ئاساییە ئەوە چەند ساڵە ڕاگیراوی فەرمانبەران ڕاگیرا بەڵامی هێزە ئەسکەریەکان و هێزەکانی ناوخۆ ئەوانە هەمووی بەردەوام پلەبەرزکردنەوە ڕانەگیرا یا تەنانەت ئێستا ئەژماری من بابەتی ئەژماری من ئەوە بە زۆر بتخاتە ناو سیستەمێکی دزی و تاڵانکاریوەکەوە لەسەر قوت و موچەی من خۆی دەوڵەمەندکە کە دیارە ئەژماری من شتێکە هەر سیناریویەکە فیلمەکە بۆی بۆ دەستگرتنە سەر پارەی فەرمانبەران و مامۆستایانە بێگومان مامۆستا سەردار بۆ پێیکە بەڕێستان کاندیدی کۆمەڵی دادگەرین بە ژمارە 31 لە لیستی کۆمەڵی دادگەری 1970 کۆمەلگای ئێستا چ شتێکی زەرورە و لە ڕێگەی پەرلەمانە و پەرلەمانتارەکان بووی بکات لەم سەردەمی ئێستاماندا لە کۆمەلگا ینی ئەو زەروریەتانە چین کە پێویستن جێبەجێ بکرێت بۆ کۆمەلگا بەڵێ دیارە ئێستا ئەوەی کە پێویستە تەمان کێشە و گیرروگرفت زۆرە لە ناو هەرێمی کورسانە چونکە ئەمانە ئەمدەنم کێشانە دروستەکەن ئەم کێشانش کە دروستەکەن پێویستی بەوەیە ئەندام پەرلەمانی چالاک و وریا بچێتە پەرلەمان بۆی کەوا لە مەعاناتی خەڵ تێبگا ینی بەڕاستی ئەگەر کەسێ بچێتە پەرلەمان لە مەعاناتی خەڵخۆی لە ناواقعەکانە ژیاوە ناتوانێت لە خەم و هەمی خەڵکابێ من قەناعەت وایە بەش بە حاڵی خۆم پشتیوان بەخوای گەورە خوای پەروەردگار یارمەتی دەرم بێ و ئەو دەنگدەرە بە ڕێزانەیش ئەو شایەتیان بۆ بدەن و ئەو ئەرکە و بەرپرسیارەتیان خستە سەر شانم پشتیوان بەخوای گەورە لە ئاستیەوە بووم وەقیفوهم ئینەهم مەسئولون ئینشاءالله بتوانم وەڵامی خوای گەورە بدەمەوە لەو ئاستا بم من قەناعەتم وایە لە خۆپیشاندانەکانە هەرچیم وتە هەرچیم ڕوبەڕووی ستەم و نادادی ئەم وڵاتە کردێتەوە بە وتارم بە قسەکردنم بە فەیسبووکم بە هەر شتێلەوانە پشتیوان بەخوای گەورە ئەمەوێ بیکەمە کردار و بیومە ناو هۆڵی پەرلەمانەوە بیکەمە یاسا چونکە تا ئێستا من 22 پێشنیازە یاسام ئامادە کردە ئەگەر خوای پەروەردگار کردی قسمەتم و چوومە پەرلەمان هەمووی بخەمە کار لەسەر جێبەجێکردنی بکەم و ئیش لەسەری بکەم لە ماوەی ئەو 4 ساڵەی ئەندام پەرلەمانیە مامۆستا زەرورەتی کۆمەڵی دادگەری چییە بۆ ئەم کۆمەڵگای ئێستاماندا لەم سەردەمی ئێستاماندا چۆن دەتوانێت کە دروشمی هەڵبژارنیشی ڕایان دەگری چۆن ڕایان دەگرن وەڵا ئەزمموی ڕابردوومان شایەتیە بۆ داهاتووشمان ئینشاءڵڵا وەکو کۆمەڵی دادگەری ئەمە خاوەنی وەزیری دەستپاکین خاوەنی ئەندام پەرلەمانی چالاکین خاوەنی مدیر و مدیر عامی نەزیف و دەستپاکین ئەمانە نمونەیەکی جوانن لە واقعی حکومڕانی ئەم وڵاتە کە ئێمە پشکێکیمان بەرکەوتە یا بۆن من لەو پرۆژە خزمەت گوزاریانەی کە لە کۆمەلگامانە هەمان وەکو دەستگای بەخشین وەکو نوری حیکمە وەکو هەموو ئەو دەستگا خێرخوازیانە وەکو خوێن قوتابخانەکانی پێگاندین فەقیەکان یعنی ئەمانە هەمووی نمونەی زیندون کەوا کۆمەڵی دادگەری ئەتوانێت لە داهاتووە بتوانێت چۆن خەڵکی ئەلمانی مناڵەکانیان بۆ وەکو نمونە لە لامە مناڵی بەرپرسانی حزب ئەلمانیەکان سقیان بە پەروەردەی ئێمە هەیە ئەی خەنە ژێردەسی ئەمە ئەینێرن لە خولەکانی هاوینا بەشداریەکەن منوەکو نمونە چەندی نمونەی زیندوم لایەوە ئەبێ بگەینەوە قەناعەتەش کۆمەڵگای کوردی بگاتەوە قەناعەتە میلەتی خۆمان بگێتەوە قەناعەتە چۆن لە بواری پەروەردە و لە بواری دەستپاکی و دەمپاکی و داوێن پاکیە سقیان بە کۆمەڵی دادگەری و خەڵکانی ئیسلامی و خەڵکانی ڕابوونی ئیسلامیە ئەبێ بگەینەوە قەناعەتە کە کۆمەڵی دادگەری ئەتوانێت حکومڕانیە وڵاتە بکە ئەگەر دەنگی خەڵکی لەگەڵا بێ ئەبێ ئەو خەڵکە پەردە لەسەر چاوی لا ببرێت کە چەندین ساڵە چاواشیان کرده بۆی کەوا بیسەلمێنین ئێمە ئەتوانین ئیدارەیە وڵاتە بدەین نەک ئەوان کە بە گەندەڵی و بە ڕاوڕوتی داهاتی ئەم وڵاتەوە خۆیان دەوڵەمەنەکەن و مناڵەکانشان دەوڵەمەنەکەن لەوانی هەندێکە بن ینی لە پەرلەمان لە نێو کۆمەڵگەدا زۆر کەم گرنگی بدەن بە پەروەردەی خێزان بەختەوەری خێزان ینی کە زۆرە لە پسپۆرانی و بوارە باز لەو دەکەن چەند دەموچە و بژێوی ژیان گرنگە ئەوەندە گرنگە کە منداڵانی خێزانێک دوو هاو سەر پێکەوە پەروەردەیەکی جوان پەروەردە ببن و
بەختەوەری لە نێوە ئەم خێزانەدا دروست بێت حتمما هەموو ئەم پەروەردە جوانش دەبێت بگەڕێنەوە بۆ ئاینی پیرۆزی ئیسلام ئەو بنەمە جوانانەی کە دایناوە بۆ پەروەردەیەکی جوان لە خێزاندا کۆمەڵی دادگەری لەکوێی ئەم پەروەردە جوانەدایە و چۆن کاری کردووە بۆی کە خێزانێکی سەقامگیر و بەختەوەر و ڕوولەخوا بێتە نێو کۆمەلگای ئێمەوە. ئێمە تەبعاً لە هەموو ئەو مەڵبەند و ئۆرگانانەی کۆمەڵی دادگەری بەشێکی تایبەتمانەیە کارگێڕی کە بەشی پەروەردە و بانگەوازەواتە گرنگی سەرەکیمان لە ناو کاری ڕێخستنەکانیشمانە گرنگیدانە بە پەروەردە و بانگەواز یەک پەروەردەی جیلەکانی کە دێنە ناو کۆمەلگاوە پاشان بانگەوازی ئەو خەڵکەی کەوا ئیسلامی پێ ئاشناکەین بە حەقیقەت بە کردار سەلماندمانە سوپاس بەخوای گەورە هەموو ئەو نوری حکمە هەموو ئەو خولو پرسیار وەڵامانەی کە لەسەر قورئان و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمە نمونەیەکی زیندون کەوا هەوڵی پەروەردەیەکی ڕەسەنی دینداری و ئیسلامەتی و کوردایەتی ئەدەین بۆ ئەم کۆمەلگای خۆمان ئەمە نمونەیەکی زیندووە واقعاً و من تەنانەت دروشمەکەشم کە هەڵم گرت ئەڵێم دەنگی دلێری شەقام و پارێزەری شکۆی خێزانە بم کە ئەڵێم دەنگی دلێری شەقام واتە من بە ئەزمموی خۆم 13 ساڵ لە شەقام بووم 2 ساڵ پێشەوەی و 11 ساڵیش لە هینی مامۆسای لە مەسلەی بڕینی موچە و قوتی مامۆسایانە و ئەڵێم پارێزەری زیاتر لە معاناتی ئەوان زیاتر لی تێگەم ئەڵێم پارێزەری شکۆی خێزانە بم پرۆژەم هەیە پێشنیازە یاسام هەیە بۆ یەکێ لەو پرۆژانم ئەوەیە هەوڵ ئەدەم و جەغد لەسەرەوەکەمەوە کەوا دژی هەموو ئەو ڕێکخراوانەی جێندەر و فێمینیزم و ئەو ڕێکخراوانەی کە ئەکسپایرن لە وڵاتانی خۆیانەوە بایەخی نییە هیچ گرنگی نییە تێرینی ئیسرادەکەن و ئەینێرن بۆ وڵاتانی ئێمە من یەکێ لەو پرۆژانم دژایەتی ئەوەیە وهروە یەکێتر لەو پرۆژانم کە کار لەسەر پارێزگاری خێزان ئەەکەم ئەوەیە کار لەسەر زیادکردنی مۆڵەتی دایکاتی یەکەم لە ساڵێکەوە بۆ 2 ساڵ بۆ فەرمانبەران و مامۆستایان ئەمە خەڵ لەوە چێ بێژێت چی کاریگەریەکیە بەڵێ کاریگەریە لە ڕووی پەروەردەوە بۆ ئەو مناڵە چونکە مناڵێک دایک لە نازی دایکی ساڵێک مۆڵەتی دایکایەتی پێدەی ساڵەکەی تر ئەم مناڵە بە پێی فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێت تا 2 ساڵ دایکە بێ شیر بداتە مناڵ ئێتۆ تێ 1 ساڵ مۆڵەتی پێدەی مۆڵەتی دایکایەتی لە هەموو دنیا 2 ساڵە بۆچی نایە 2 ساڵ مۆڵەتی پێ بدەی بۆی بتوانێت پەروەردەیەکی جوانی ئەو مناڵە بکە تاوەکو مناڵێکی تەندروست بێتە ناو کۆمەلگاڵ ئەمە من ئیشم لەسەرەوە کرا هەڵ بۆ هەڵوەشانەوەی یاسای تیرۆرە دەم چونکە ئەم بابەتەیش ینی ژیانی کۆمەلگا تێک ئەدا ئێستا یاسایەکیاندانا بە ئارەزی خۆیان هەرکیان بوێ ئەیخەنە ژێر ڕۆشنایی یاسای تیرۆر و ڕێک بە یاسای تیرۆر هەرچی ممتەلەکاتی منقولە و غیر منقولەی هەیە دەست بەسەراگیرێ و ینی بۆ نمونە ئەپرسم لە بەرپرسانیان وڵاتە یاسای تیرۆر تۆ تێی کابرا ئەگەر گریمان تیرۆر یاسای تیرۆری بەسەرا سەپا خۆی تاوانی کردە تاوانی مناڵەکەی کوڕەکەی خێزانەکەی کچەکەی چییە تۆ دەسەگرێتە سەر داهاتی گوازراوە نەگوازراوەیە ئیخۆوە مڵکی ئەوانیشە مافی ئەوانیشە بە پێی یاسایش مافیەوە تۆ چی بەچی یاسایەک ئەمە ڕێەکەی تۆ دەسەگرێتە سەریا و داگیریەکەی مامۆستا لە نێو خەڵکدای ینی پەیوەندی کۆمەڵایەتیەکانت لە بازار لە شوێنە گشتیەکان بە تایبەتی تر لەم کاتی بانگەشی هەڵبژاردنەدا کە ڕووی دەمیان لە جەنابە بێت کێشەیان چییە خەڵک بەدەست چیەوە دەناڵێن ینی و گیری گفتانە چین کە ڕۆژانە بەردەوام دووبارە ئەبنەوە بۆ خەڵکی من لەوەتەی کە بڕیاری خۆکاندیدکردنمدا بڕیاری ئەوەمدا بچم بۆ ناو مەعاناتی خەڵکا بگەڕێم شوێن بە شوێن بە چاوی خۆم بیبینم هەموو زۆربەی ئەو شارانەی بازنەی سلێمانی گەڕاوم و کورتە ڤیدۆم لەسەری کرد لەسەر مەعاناتەکانیان لەسەر کەم و کوڕێکانیان لەسەر کێشە و گیر و گرفتەکانیان ینی ئەوەی کە جێی داخە ئەوەی جێی ئەسەفە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کورسان بەدەست بێکاری و ئەناڵێنن نەبوونی هەلی کار ئەمەش نەبوونی هەلی کار چییە تۆ دامەزراندن ناکەی دامەزراندن تایبەتت کردە بە هێزەکانی ناوخۆ و تایبەت بە پێشمەرگە وانە کە تایبەت بە حیزبەکەی خۆیەتی لەیرا بێکاری دروستە بێ کە بێکاری دروست بوو ئەزمەی بێکاری و ئەوانە دروست بوو کێشەی کۆمەڵایەتی دروستە بێ کێشەی یاسایی دروستە خەڵک کەتن ئەکا محکەمە سەرقاڵە بێ یاسا ینی پۆلیس و ئاسایی شوانە کەونە کێشەوە ینی نەبوونی هەلی کارێکێ لەو گیر و گرفتانەیە کە خەڵک بەردەوام ئەچم ئەڵێ وڵای کارمان نییە دامەزاندن نییە چیمان بۆ ئەوکەی ئەمە پرسیاری خەڵکە چیمان بۆ ئەوکەی ئەمە یەک دوو یەکێتر بێهیواکردنی خەڵک سێ بێمتمانەکردنی خەڵکیان بێهیوا کرد بێهیوابوونە بۆ هەڵبژاردنیش ممکنانی خەڵک بەڵێ ئەزانی چۆنە بۆ خەڵک بێهیواکەن
هاوڵاتیانی بەڕێز ینی هاوڵاتیانی بەڕێز دەنگ دەرانی بەڕێز بڕواتان بێ دەسەڵات ئەوێخ تۆ بێ هیوا بکات لە نەبوونی ئەنجامی دەنگدان بۆی کەوا خەڵکی ناڕازی نەڕوا بۆ دەنگدان بۆ چونکە خەڵکی کادری خۆیان و خەڵکی موچەخۆری خۆیان بە زۆریش بێ ئەیوەن دەنگی پێدەن ڕێژەیە دەنگ تێرن کە ڕێژەیە لە 120 دەنگیانەوە بنمونەیەک نمونە تێرمەوە ئێمە خولی پێشوو بە پێی ئەنێ داتاوتیان لە 180 بەشداری هەڵبژاردننی کرا بەڵام لە 170 ناڕازی بووە باشە لە 170 ناڕازی بواتە لەگەڵ ئەم دەسڵاتانە بووە لە 130ەکەیشی لە 110 داینە مەعارەزە بێ لە 120 دەسڵات بووە کەواتە لە 120 کۆمەلگان ئەمانە حکمی لە 180کەی تری ئەەکەن باش ئەمە ئەگەر ئەو خەڵکە بێهیوانە بێت و ئەمان ئیشان لەسەر بێهیوابوونی خەڵک کردە و دوای ئیشان لەسەر بێمتمانەکردنی خەڵکردان خەڵک بێمتمانە بووە متمانەی نەما بە خەڵکی دەستپاکیش ئەزانی من ئەپرسم لیان ئێمەی کۆمەڵی دادگەری نەدزیمان کردە نە نەوتمان فرۆشتە نە چاڵە نەوتمانەیە نەداهاتی وڵاتەمان فرۆشتە نەخیانەتی نیشتمانیمان هەیە نەدایۆن پیسین نە دزی نە خراپەکارین دەستپاکین ئەمینین ڕازگۆین درۆزن نین ئەمانەمانەیە بۆ متمانە ناکەی ئەمانە بێمتمانیان لای خەڵکوا دروستکردە گەیت ئەو ڕادەی کە تەنانەت لە خەڵکە پاک و دەستپاک و ئەمینەکەیش هەر بەگومانن ڕاست خۆی ماوەسا خۆتان ئاسا تا پەرلەمانتاری بەو شێوازە هەبێت کە دژی ئەم زوڵم مستەمە بێت کاریگەری زیاترە بێت ینی چەندین پرۆژه یاسا هەبوو لە ڕابردووە کۆمەڵی دادگەری پێشکەشی سەرۆکاتی پەرلەمانی کردو بەهۆی نەبوونی دەنگی پێویست و ینی ئەو ئیمزانی کە پێویستە بۆ پرۆژه یاساکە نتوانە پرۆژه یاساکە جێبەجێ بێت مەبەستم چییە هەتاوەکو دەنگە ناڕازیەکان نوێنەری ڕاستەقینە هەڵبژێرن کاریگەری باشتر بێت بۆی کە زیاتر بەرەنگاربوونی زوڵم مستەمن و زیاتر پرۆژه یاسا جوانانەی کە کۆمەڵی دادگەری داینەوە جێبەجێ بێت لە کۆمەلگادا لە پەرلەماندا جوانە کاکە تۆ تەماشاکە بەدیلی پەرلەمان چییە هەر پەرلەمانە فەرموو ئەگەر نایەتەنەوە پرۆسی هەڵبژاردنەوە پەرلەمان نوێنەر ناچێت بۆ پەرلەمان چی بەدیلێکی تر هەیە ئەمڕۆ بەدیلت نییە ئەمڕۆ بەدیلت نییە ئێمە کاتی ئەڵێن پەرلەمان ناڵێن پەرلەمان سەرچاوی هەموو گۆڕانکاریەکانە بەڵکو ئەڵێن ئەمر دەرفەتێکە وەسیلەیەکە بۆی کەواتوان ڕوبەڕووی ستەمی ئەم ستەمکارانە بینەوە ئەمانە بێسەروبەرن وڵاتیان بۆ بڕێوە نابرێ ناتوان حکمڕانی ئەم وڵاتە بن بەڕاستی بە ئەزمموی زیاتر لە 31 ساڵی حکمڕانیان سلماندیان بۆ ئەندامانی خۆیشان خەڵکی دڵسۆزی خۆیشان کەوا نەخێر ئێمە حکمڕانی نازانین بکەین ئەمە شێوازی حکمڕانیەکە ئەم بەرهەمەکەیشێتی تەنانەت ئێستا تەسلیمی حکومەتی عێراقی بوون چاوەڕێی موچەند حکومەتی عێراقی بینێر باشە تۆ ئەگەر لە پەرلەمانە ئێمە کۆمەڵی دادگەری 7 کورسیمانەیە ئەگەر ئەگریمان ئەم جارە ئەم 7 کورسیە بووە 27 کورسی ئایا قورساییمان چەندێکە بێ ئێمەیەک ئەندام پەرلەمانمان لە عێراقایە بەرامبەر بە 6 ئەندام پەرلەمان کارایە و چالاکە ئیشەکە باش ئەگەر 10 ئەندام پەرلەمانمان لە عێراق بێت چی ئەگەر 20 بێت چی کاریگەری چۆن نابێ کاریگەری ئەبێ و ئەو پرۆژه یاسانەیش کە ئەنوێت تێیپەڕێنن بە تایبەتی پرۆژه یاسای جێندەر و ئەو بابەتە لە خولی پێنجەمی پەرلەمانە ویستیان بیوەنە ناو کاری پەرلەمانیەوە بەڵام ئەلحەمدوللا ئەندامانی کۆمەڵی دادگەری و ئەندام پەرلەمانەکانی کۆمەڵی دادگەری و ئەندام پەرلەمانە دڵسۆزەکانی تریش لاینەکان لاینە ئیسلامیەکانی تریش نیانهێشت بربەستێکیان دروستکە نانیش بەڵام ئەگەر ڕێژەکە زیاتر بێ بێگومان پرۆژەی باشتر و شتی باشتر لە پەرلەمانەوە دەرەچێ و خزمەت بە کۆمەلگا و بە خەڵکی خۆمانەکە مامۆستا خودی بەڕێستان چه کار و پرۆژەیەکتان هەیە و بە تایبەتی تر جەنابتان لە گەرمیاندان لە کەلاردان زیاتر دانیشتوی ئەوێن حتمما لە معاناتی خەڵکیەوە تێگەشتون حتمما کێشە گرفتەکان پێوەستە بە هەموو خەڵکی کوردستان یعنی ناوچەیەک خۆشحاڵ نییە خۆشبەخت نییە لە بەراورد بە ناوچەیەکی دیکە بگرە زۆربەی زۆری هەر ناڕەحەتێکی زۆرە بین بەدەست ئەم زوڵم مستەمەی حکومڕانانەوە هەیەە بەڵام بەڕێستان دەتانێت لە پەرلەماندا ئینشاءالله ئەگەر بوونە پەرلەمانتار چۆن خزمەت بە هاوڵاتیان و هاونیشتیمانیانی خۆتان بکەن پشتیوان بەخوای گەورە ئەگەر دەنگی دەنگدەران بەدەست بێنم ئینشاءالله 22 پێشنیاز یاسام ئامادە کردە هەر یەکی کەمپینیشم بۆ دروست کردە لە ناو شارەکانە قسەم لەسەری کردە ڕئی خەڵکم لەسەری وەرگرتە پشتیوان بەخوا ئەمەوێ ئەو پێشنیاز یاسانە بکەمە یاسا بکەمە پرۆژه یاسا هەمووی لە قازانجی میلەتە لە هەموو فاکتەر با بڵێن لە هەموو بەشەکانی کۆمەلگا فیەکانی کۆمەڵ وێزگەکانی ژیان پێشنیاز یاسام هەیە بۆ نمونە یەکێ لەو گرفتانە گەورەترین گرفتی خەڵک
ینی تۆ دەستگرێتە قوڕی خەڵکا و فەرمانبەر و مامۆسا موچەت بڕیە یەکێ لەوانە کار بۆ بەدەستێنانەوە یا بگەڕانەوەی ئەو موچە پاشەکەوت کراوانە یا براوانەی کە لە ماوەی ساڵانی ڕابردووە موچەی فەرمانبەران و مامۆسایان بە میکانیزمێ یاسایەکی بۆدانە بە میکانیزمە بیگەڕێنەوە بۆ فەرمانبەران هەر هیچ نەبێت لە حکوومەتی عێراقیان ڕێکەون بە میکانیزمێکی گونجاو کە قورسایش لەسەر حکوومەت دروستنەکە بیگەڕێنەوە ئەگەر بخرێتە بەر قەرزی پێشینەکان یا کارەبا و ئاو یا بۆ نمونە لە گەڵموچا بدرێ بە چەند ساڵێک ینی ئەمە ڕێگەیەکە یەکێ لەو ئیشانم یەکێ لەو ئیشانم ئەوەی بەڕاستی دژی هەموو ئەو ڕێکخراوانە ئەوەسمۆکەوە هەوڵ بۆ هەڵوەشانەوەی خێزانی کورد ئەدەن چونکە جێندەر و هاوڕەگەز خوازی و فێمینیزم و نازانم هەموو ئەو ڕێکخراوانەی کە بەڕاستی نامۆن بە ئێمە نامۆن بە کۆمەلگای ئێمە تەنانەت نامۆن بە عەقلی خۆیشیان ئەمەوێ پشتیوان بەخوای گەورە لە پەرلەمانە دەنگی بەڕاستی دەنگی دلێری شەقام و پارێزەری شکۆی خێزان بم. زۆر سپاس دەکەین بەڕێز کاک سەردار ستارتی لە کۆیی کاندیدی کۆمەڵی دادگەری ژمارە 147 ژماری جەنابیشیان سیویەکە یاخوا بەخێربێی سپاس بۆم دەرفەتە لە پۆدکاستی ئەم جارە بەشدار سپاس بۆ بەڕێزتان دەستتان خۆشێ بە بەرنامەکەتان سەرکەوتوو بنیاڕێ زۆر سپاس دەکەین بەڕێز ئازان و خۆشەویستانمان تا پۆدکاستێکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ